لە ئێسادا گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سامان شاڵی چاودێری سیاسی لە ناوینی ڕۆژ لەگەڵمان دەبێت و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک سامان سپاس بۆ بەشداریکردنت. دەمەوێت وەک چاودێرێکی سیاسی سەرنجت بزانم سەبارەت بەو هێرشە موشکیانەی کە چەند جارێکە دەکرێتە سەر پارێزگای هەولێر. سپاس بۆ ئێوە و بینەرانی NRT. طبعا ئەمە تازە نییە بەنسبەت موشک و هجوم لەسەر هەرێمی کوردستانەکرێ بە تایبەتی پایتەختی هەرێمی کوردستان. طبعا ئەمانە هەمووی گەر بگەڕێنەوە دواوە ئەمە دووسێ ئامانجی هەیە، سیاسی هەیە، عسکەری هەیە، لەگەڵ اقتصادی هەیە لەسەر هەرێمی کوردستان. ئەمە گەڕێتەوە بۆ دواوە کە لە دوای ئێران بوو بە سبەبی ئەوەی لە دوای 16 ئۆکتۆبەر کە سەی 51 خاکی هەرێمی کوردستان لە دەست بین. هەروەها لە دوای کوشتنی قاسم سلێمان چەند موشەکێکرا ئەتیهامیان کردین کە بنکەی سەربازی ئەمریکی لێرەیە و مەساڵحی ئەمریکا لێن و هجومی جۆرا و جۆر کرا بە کاتۆشەوە درۆن و ئەمانە. طبعا دوای ئەم تەحالوفەی ئەخیریش کە کرا دوای انتخاباتی ئۆکتۆبەر پار تەحالوفاتی تازە دروست بوو و نەتیجەی ئەم تەحالوفاتانە زەختێکی زۆر هەیە لەسەر بەڕاشکایی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوی لەم تەحالوفە بچێتە دەرەوە و هەروەها بینیمان کە قانونی نەوت و غازیان هەڵوەشانەوە و هەروەها ئەمەش لەبەر ئەوەی تەحالوفەکە بەرەو پێش لە بەغا بەرەو پێش ناڕوات، یعنی لە بینی ئیطار و لەگەڵ تەیارە و زەختە خەنە سەر جارێک کرد بە شێوەیەکی تر کە گوایە ئەمە بنکەی ئیسرائیلی لێرەیە. طبعا ئەمە اتهامە لەسەر کورد دەمێکە ئەوەی کە علاقاتمان هەیە کە کەمترین علاقات دەگەر هەبوو بێت لە نە هەموو ناوچەکە کە کورد هەیەی لەگەڵ ئیسرائیلە ئەوانەی بەغا خۆیان علاقاتیان هەیە بە ڕاشکاوی زۆر لەم قادانەی کە لە بەغان علاقات و نامە ئەنێرن بۆ ئیسرائیل و بۆ ئەتمەئینانیان. ئەگەر هاتوو ئیسرائیل لە ئێرانی یابێت لە سووریا باشە خۆتۆ سەواریخت هەیە قەواعیدت هەیە بۆ لی نایتەوە. ئەی باشە ئەگەر تۆ ئەتەوێت لە قاعیدەی ساروخی لە مەساڵحی ئیسرائیل بی لە تورکیا بۆ لێ نایە، لە ئازربایجان، لە ئەرمینیا، لە شوێنەکانی تر. بەڵام بەداخەوە چونکە هەرێمی کوردستان کراوەیە بۆ هەموو وەکو چۆن تورکیا بە هەوەسی خۆی لێمانەیەات ئەوانیش بە هەوەسی خۆیان. ئەمەش هەوڵجار نییە موشەگەگریا لە پارتی دیموکراتی کوردستانی ئێرانیشی گرت لە کۆیە لەبەر ئەوە ئەمانە تەوەقع ئەکرێ زیاتر. بەڵام من حەزەکەم شتێ بڵێ ئەمانە گلەی نابێت لە ئێران بکرێت بەڕاستی مافی خۆیانە کە لێمان بن، تورکیا مافی خۆیەتی، عێراق مافی خۆیەتی، هەمووی مافی خۆیانە کە لێمان بن. بەڵام چووکە خۆمان لە ناو خۆمانە یەکتریژە خۆین ئەوە مافەکانی خۆشمان لە دەزاوە لەبەر مەساڵح لەبەر مەساڵحی تەسکی حیزبایەتی میلەتەکەش ئاواهی تیا ئەچێت ساروخی لێرە ساروغ لەوێ ڕۆژ بە ڕۆژ اقتصاد هەروەها ئەگەر لە ڕووی ئابووریشەوە قسە بکەی وا لە خەڵگەکانەکە ئەوانەیەن ئیسtisمارەکەن لە کوردستانە کە بڕۆنە دەرەوە. ئەمانە هەمووی زەرەرەیە و ئەو کردەوە سیاسیانەی کە لە بەغاوە ڕوویە یعنی بەڕاستی بەیانەکانیان هەمووی شەرمنانەیە، هیچ ئیدانەیەکی تیانەیە. ئەمریکا و فەرەنسا و دەوڵەتەکانی تر زۆر بەهێزترن بەیانەکانیان وەک لە حکوومەتی لاوازی کازمی. باشە کەواتە کاک سامان وڵاتی ئێران باسی تۆڵەسەندنەوەکە لە ئیسرائیل، بەڵام هێرشەکانی بۆ سەر ئەمریکا لە ناو خاکی هەرێم و عێراقدا. بەڵێ خۆی ئەوەیە پرسەکە بۆ لە شوێنی کە لێرێ بۆ لە هەرێمی کوردستان بەداخەوە دۆستەکانیشمان ئەو هینەمان نایە بەرگری لە خۆمان بکەین، یعنی زدی تایرا زدی سەواریخ هیچمان نیە، ئێمە تایرەمان نییە. ئێ باشە بۆ ئێمە ئەکەن بە ئامانج باشە خەڵکەکەی ئەگەر چووکە هەستی نەتەوەیش نەماوە خەڵکەکەش ناچێتە سەرجادە. فەرمووەوە هەولێر قونسڵەی لێ بۆ ناچنە سەری ئەوە لە سلێمانی هەیە، بەڵام خەڵکەکە ئیمڕۆ سەرقاڵە بە مەشاکیلی خۆیەوە و بنزین و نانگران بووە و وەزعی ئابووری خۆی خراپە موچە نییە. لەبەرەوە تەماشاکە ئەو هەستی نەتەوەیش نەماوە. ئەگەر وانە بووە ئێستا جادەکان پڕ بووە لە خەڵک مزاهرە بووە لە دوێنەوە ئیمڕۆ، بەڵام بەداخەوە هیچ تێ نەکراوە و ئێران کە لە اتفاقی جنێڤ پاشەکەژەکە زەختە خاتە سەر مەساڵحی ئەمریکا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە. نازان بۆ هەرێمی کوردستان
مەساڵحی دینا لێرە کۆبووتەوە و ئێران خۆشی گەورەترین علاقەی ئابووری هەیە لەسەر سنوورەکانە لەگەڵ هەرێمی کوردستانە کە ئەگاتە میلیارات دۆلارات. زۆر باشە کاک سامان. سەبارەت بەوەی کە چەند ڕۆژێکە یاخود لە دوو ڕۆژی ڕابردوودام هێرشە موشکیانەی کە کرایە سەر شاری هەولێر لە هەمان کاتدا کە ئەمان تەنها بە چەند ئیدانەکردنێک هەڵوێستیان هەبوو، بەڵام ئەگەر ئێران مەبەستی تەواوی وڵاتی ئیسرائیل بۆچی ڕاستەخۆ هێرش ناکاتە سەر وڵاتی ئیسرائیل؟ ئایا لەبەرەوەیە کە دەزانێت وڵاتی ئیسرائیل بێوەڵام نابێت؟ بەڵێ بە وەڵامە بێت جورئەتی ئەویان نییە. بابە علاقاتی ئیسرائیل و ئێران علاقەیەکی قوڵە، علاقەیەکی زۆر قوڵیان هەیە 200,000 زیاتر جوولەکەی ئێرانی هەیە لەوێ. مزگەوتێکی سنە نییە لە هەموو تارانە بگەڕێ چەند معبەدێکی ئیسرائیلی هەیە. لە حربی عێراق و ئێرانە بە میلیارات دۆلار تقریبا 89 بۆ 90 میلیار دۆلار سلاحی کری لە ئیسرائیل لە عانی حربی عێراق و ئێرانیا. ئێران ئەزانێت فەرموو ئیسرائیل چۆن ناو ئێرانەوە هەچی هینی نەوەیە بردی لە تەنەزیە سەرۆکی هینی تاقەی نەوەوی لە تاران کوشت. کوا ئێران بۆ هیچ جوابێکی نەبوو بۆیان ناوێرێت لە مەساڵحی ئەوانە، بەڵام ئەوێ خۆی دەرخواست عەرزی عەزەڵاتی خۆی بکات بەسەر خەڵکی یعنی بێدەسەڵات. ئێمە بەڕاستی دەسەڵاتمان نییە و حکوومەتی عێراقیش با پێتان بڵێ حکوومەتێکە هیچ دەسەڵاتێکی نییە و ناتوانێت بەغا سەیتەرە بکاتە سەر بەغا. کازمی خۆی قسە بکات گوێچکەیە بڕن. ئێ باشە ئەمە چ حکوومەتێکە؟ ئەمە چۆن ئەتوانێت خاکی عێراق بپارێزە کە نەتوانێت بەغا بپارێزێت؟ فەرموو تورکیا بە هەوەسی خۆی لێمانایە شەو ڕۆژ. باشە پەرلەمانی عێراق بۆ کۆنابنەوە ئەو قەرارەی هەیە لە بینی تورکیا و عێراق هەیە کە 10-15 کیلومتر بێتنەوە بۆ ئلغایی ناکەن. بۆ لەگەڵ ئێرانە ئاول لێ ئەبرە قسە ناکەیت، کارەبا لێ ئەبرە قسە ناکەیت. ئێ باشە ئەمە یعنی ئەمە دۆستمانە. ئەمە ئەگەر ئێران ئەڵێ من عێراق دۆستی منە و من هەموو شتێکی بووەکەم، ئەگەر ئەمە دۆستەکە و بێ وابێت خوا ڕەحم بە دوشمن بکات. باشە کاک سامان، کەواتە چی وای کردووە چەند ساڵێک زیاترە وڵاتی تورکیا بە ئارەزوی خۆی سنوورەکان داگیر دەکات، بەردومانەکە لە ڕێگەی فڕۆکەی جەنگیەوە چەندین هاوڵاتی سڤیل بوونەتە قوربانی، تا ئێستا چەندین گوندی هەرێمی کوردستان لە ترسی بەردومانکردنی فڕۆکە جەنگیەکانی تورکیا چۆڵکراون. ئێرانیش بە هەمان شێوە لێرەوە چەندین جار هێرشی موشکی ئەنجام داوە، بەڵام پێ دوایە بۆچی ئێمە لێرەدا هیچ بەرپەرشدانەوەیەکمان نییە، هیچ وەڵامێکمان نییە بۆم وڵاتانە و بە چەندین کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستانیشەوە. ئەوەڵەن هەرێمی کوردستان وەکو خۆی ناتوان هیچ شتێ بکا بەرامبەر تورکیا و ئێران، نە ئیمکانەتی هەیە نە ئەو قووەتەی هەیە بتوانێت دیفاع شەڕ بکا بەرامبەر ئەمانە. ئەوە یەک. دووەم عێراق سەروەری نەماوە، سەروەری خۆی لە دەستداوە. ئێران بە عەمەلی تقریبەن 12 ساڵە ئەیبا بەڕێگاوە، تێگەی بە هەوەسی خۆی داخڵە بێ، بە هەوەسی خۆی بکردێتی بە مەمەڕی سلاح لێرەوە ئەڕوا بۆ سووریا و ئەینێرێ بۆ لوبنان. تورکیا حلفی ناتۆیە، کەسێ ناتوانێت پێی بڵێ لەسەر چاوە بە ناوی ئرهابەوە. باشە ئرهاب چییە؟ ئرهاب ئەبێ بزانین ئرهاب تعریفی ئرهابەوەی ئەڵا هەچ کەسێت تەعەدای لە هیچ کەسی چکەی کرد بە ناوی بەلەژێر وە سیڤیل مەدەنی کرد بە تاوانبار کوژرا لەوێنە بە ئرهابە. ئەوەی کە تورکیایکە ئرهابە، ئەوەی ئێرانێکە ئرهابە بەرامبەر ئێمە. بەڵام چکا کورد خۆی بێکەسە، هەندێک دەوڵەت لەسەرت هەڵایەتەیە، بەڵامە تاکون حەدێک. فەرەنسا قسەکە، دەوڵەتەکانی کە قسەکەن، ئەمارات قسەی کردووە، دەوڵەتی کە قسەکەن، بەڵام ئەبوایە حکوومەتی عێراق لە هەوەڕ ڕۆژی کە تورکیا هاتە ناو خاکی کوردستان عێراقەوە با بڵێن و خاکی کوردستان بە تایبەت، ئەبوایە بچوایە مەجلیسی ئەمن. لە مەجلیسی ئەمن ئەو قەزەیە ئیسارەی بکردایە کە لە موشکی ئێرانی کە ئێران لە عێراق بچوایە مەجلیسی ئەمن. ئیستاژ ئەبێ بچێتە مەجلیسی ئەمن، لەوێ داوا بکە لە مەجلیسی ئەمن بڵێ ئەمە تەعەدام لێ ئەکرێت لە هەموو لایەکەوە. باشە هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا، تۆ عیلاقەیەکی ئەمنیت هەیە لەگەڵ عێراقا، باشە بۆ نایت ڕاستە بە دەنگێکی بەرز جوابێنەوە، بەڵام ئەبێ بە فعل بە هەر بە قسەنا بە کردار بێنە سەر خەت بۆ ئەوەی ئەم ئەرهابە بۆ سنن بەرامبەر عێراق و بە تایبەتی هەرێمی کوردستان. نابێت ئەمە ئاواهی بکرێتەوە کەس نەتوانێت قسە بکات
لە هەموو لایەکەوە زەرەر لە خاکی کوردستان بیرێ لە ئەمنیەتی بیرێ لە ئابووری بیرێ هەرێمی کوردستان تعدای لە کەس نەکردووە هجومی نەکردوێتە سەر کەس کورد لە هیچ پارچەیەکە بەڵام بەداخەوە کورد لەم دەوڵەتانەوە لە هەموو لایەکەوە بۆ بە چۆنەڵێ نیشانەیە کە دائیمەن بەردەکانیان لە هەر شوێنە شکستیان هێنا یەن بە ئێمەیە ڕێژین بەڵام بەداخەوە لە نەبوونی یەکتەبایی نەبوونی یەک ریزی ماڵی کورد ئەمە نەتیجەکەیەتی و ئەنتیزاری خراپتریش بکەین ئەگەر لەسەر ئەم بوارە بڕۆین ئەگەر کورد ڕێنەکەوێ ئەگەر ئەم حیزبە کوردیەکان هەر هەمویان ڕێنەکەون استراتیجیەکی یەکگرتو دانەنێن بۆ ئەم هەرێمە بپارێزن وەزعی ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەرەو دو ئەڕانۆک و بەرەو پێشەوە. باشە کاک سامان سەبارەت بەوەی کە باست کرد عێراق سەروەری لە دەستداوە بەڵام خۆ بەرپرسانی هەرێم بەشێک لە بەرپرسانی هەرێم بۆ وڵاتی تورکیا بە وڵاتی ئێران بەردەوام بەڕێگەون یاخود وڵاتی ئێران کەی بێوێت کارەبا بڕێکەی بێوێت ئاوەبڕێت تورکیاش بە هەمان شێوە بەڵام بۆچی تا ئێستا نەتوانراوە هیچ یەکێک لەم گرفتانە چارەسەر بکرێت کە کەی بەرپرسانی ئەم دەوڵاتش بیانەوێت دەگەنە هەرێم و بارزی خۆشیان دەگەڕێنەوە. خۆی ڕاستە بەڵام هەرێمی کوردستان ئێوە عیلاقاتێکی دراوسەیی دروستکە لەگەڵ هەموو ئەطرافەکانە ئێوە بە ئاشتی بژی لەم ناوچەیە محاوەڵەیەکە بە عیلاقاتی ئابووری بە عیلاقاتی سیاسی بە هەموو جۆرەگەشتنەی پێشەوە بەڵام ئەوان ئەجندەی خۆیانیان هەیە ئەوان مەسلحەتی خۆیانیان هەیە مەسلحەتی تۆ ئەکەوێتە پشت مەساڵحی ئەوانەوە لەبەرەوە ئەگەر ئێمە خۆمان هەوڵ نەین بۆ مەسلحەتی خۆمان کەس هەوڵ نایە بۆ مەسلحەتی تۆ هەرچی بکەین بۆیان فای نییە ئاڵتونیان بخەینە بەردەم فای نییە ئەوان ئەیانەوێ ئەم قوارەیە لە ناوچێت نەمێنێت هەرێمی کوردستان وەکو هەرێمە نەمێنێت عێراق وەکو فیدراڵ نەمێنێت و ئێمەش بەم شێوەی کە ئێمە تیاین یارمەتی ئەوانەیەن لە باتی ئەوەی کە بتوانین خەڵکەکەی خۆمان بپارێزین خەڵکەکەی خۆمان ئاشکەینەوە خەڵکەکەی خۆمان بە باشی و گوزەرانێکی باشەوە بژیت ئێمە چین بە عکسەوەکەین باج زیاکەین فەقیری زیاد بووە هەژاری زیاد بووە بێپارەیی زیاد بووە ئەمانە هەمووی زەرەر لە خەڵکەکە ئێرێ تۆ حکوومەت بێ میلەت حکوومەت نییە حزب بێ میلەت حزب نییە ئێوە ئەبێ خەڵکەکە لەگەڵ ئێوە ئاژبنەوە یەکدەنگ بن بۆی پشتیوانی بێت بۆی خۆی بابەکوشت بۆ خاکەکەت خۆی بابەکوشت بەڵام ئێستا تەماشاکەی ئەم هەمووشتە ئەبێ خەڵک مزاهرەکە لەسەر بنزین و نان ئەمە زۆر زۆر دوورە لە هەستی نەتەوەیەوە لەبەرەوە ئەم دەوڵەتانە وەکووتم گلەیان لێ ناکرێ مەساڵحی خۆیانیان هەیە بەڵام بەداخەوە ئێمە مەسلحەتی خۆمان باش نابینین و باش ناینە سەر خەت بۆ ئەوەی ئەم حیزبانە کۆ بێتەوە استراتیجیەک هەبێ فەرموو شەڕی دنیاکەین لەسەر سەرۆکی کۆماری عێراق لە باتی ئەوە شەڕ بکەین بۆ ئەوەی چۆن خاکەکەمان بپارێزین. باشە کاک سامان سەبارەت بەوەی کە تۆ وەک چاودێرێکی سیاسی چۆن وا بکەین کەم گرفتانە یاخۆدەم کێشانەی کە لە ئێستادا و هەڕەشەکانی وڵاتانی دراوسێ بۆ سەر هەرێمی کوردستان بەتایبەت کە هەر کاتێک بیانەوێت ئەوان هێرشی خۆیان ئەنجام بدەن بەبێەوەی گوێ بدەنە گیانی هیچ هاوڵاتیەک لەلایەک تورکیا لەلایەک وڵاتی ئێران لە هەمان کاتیشدا ئەمڕۆ سەردانەکەی مستەفا کازمی بە شاندێکی یاوەری وەزیرانی ناخۆ وەزیری بەرگری هاتۆتە هەرێمی کوردستان پێ وایە چۆن بەر بەم هێرشانە و چارەسەریان بارودۆخە چییە؟ ئەم هێرشانە وەختێکە بێ کە بەڕاستی هاوپەیمانانمان چەکی وانمان بنێ کە بتوانین خۆمان بپارێزین هەموو کوردستان بپارێزین هەتاکون ئەو چەکانەمان نەبێ ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین وەکو وتم نە ئێمە شەڕی ئێرانمان پێکرێ نە شەڕی تورکیامان پێکرێ ئیمکانیەتمان نییە ئەوەی کە هەمانە بتوانین لە داعش و لەو ئەگەر هجوومی بکرێتە سەر هەرێمی کوردستان خۆمان بپارێزین ئەجین لەوە زیاتریچمان پێ ناکرێ هاتنینی کازمی و وەفدیاوەرەکەی هەمووی ئەمە سووەریە با بڵێن بەخوا هەر بۆ ڕسمگرتنە و هاتووم و ئەوە زۆر خەفە دەخۆین و هیچی ئەوانە ناخوا فەرمو لەم هەموو شەڕی داعشا کە کردومانە ئەو هەمووینەمان نەبێ هەمووی فیشەک بایی دوو فەوجیان ناینێ فیشەک یەک سیلاحیان ناینێ ئیستاش پارەی پێشمەرگە نایەن موچە نایە شت نایەن ئەمە چ عیلاقاتێکە ئەمە بە چارێمەکە یان ئێمە خۆمان بە زۆرەوە لکانەوە بە عێراقەوە نە ئەوان دەست بەرەڵامانە بن نە ئێمە ژەتوانی خۆشمان دەست بەرەڵا بین. بەڵێ سپاس بۆ بەڕێز سامان شاڵی چاودێری سیاسی لە ناوینی ڕۆژ لەگەڵمان بوویت.